بینێرانی خۆشەویست هونەرمەندانی عزیز پێ خۆشحاڵ بووم جارێکی تر و لە پرۆگرامێکی نوێی ماندوو نەبن لەگەڵ ماندوونە ناسێکی تر لە بواری مۆسیقا بە یەکتان شاد بینەوە. ئومێدەوارم بڕگەوابەتەکانی ئەم شەویشمان کە لەگەڵ ئەو ئەزیزە لەگەڵ ئەو مۆسیقارە خۆشەویستی کە گەرنای بڵێم هەمووتانەی ناسن و هەمومانەی ناسین، ماندوونە ناسێکە لە زۆر دێر زەمانەوە کارەکات، ڕەنگە بگەڕێتەوە بۆ زیاتر لە 25-30 ساڵ لەمە پێشکاشکردن. ئەمە بێزگەلەوەی کە ئەو هونەرمەندە خۆشەویستە دێرینە بە بەردەوامی لە هەشتاکانەوە پەرەیەکی زۆری احتیمامێکی زۆری بە بواری میلی داوە. ئەگەر ئەو شەرەفەی پێ بەخشم بڵێم تاکە کەس بووە کە ئەوەندەی کە بەڕێزیان احتیمامی بە بواری مۆسیقای میلی و گۆرانی بێژانی میلی داوە هیچ کەسێک نەکردووە، مبالەغە نیە. ئەو هونەرمەندە خۆشەویستە کە ئەم شەو لە ناو پرۆگرامی ماندوونەبنی لێ یەکەین لای ئێمە میوانە پێ خۆشحاڵ بووم بۆی کە بەڕێزیشتان ئەو وەجهە جوانە ئەو ڕووەگەشن زۆر ناسکە ئەو دەست و پەنجە جوانانەی کە ساڵانێکی زۆرە بەو سازە ئەژەنێت. ڕەنگە لە تورکیاش هەر مۆسیقارێکی بەقەر ئەو سازی ژەن بێ و ئەو لە قیمەیە و ئەمیش لێرە چونکە کووردە و چونکە ناوەندەکەمان ئەوەندەی احتیمام بەم بواری مۆسیقا نادەن، شکستی زۆری خواردووە، پێشڕەوی نیە لە مەجای مۆسیقایە. وەک هەموو هونەرمەندێکی کە بەشخوراوە و وەک هەموو هونەرمەندێکی کەش ئەمڕۆ لەگەڵ من میوانە و باس و خواسیش لەسەرەوانە یەکەین. ئەو هونەرمەندە خۆشەویستە ئەو مۆسیقارە گەورەیە کاکە جەزای سازە. سپاس کاکە ئەسفەجان، من بەڕاستی دەوانێت بڵام وارەقی شەرمەزاریم کردوێتەوە کە هونەرمەندێکی ماندوونە ناسێک و خۆت بۆ شێوەیە وەسفی بکەی. ئەلبەتەوە مای پێزانینی منە بۆ تۆی بەڕێز ئەوە گەورەی خۆتە. من ڕەنگ بتوانی بێتم هەندێک بەعنی من لای خۆمەوە کەمێک خزمەتی هونەرینێتەوەکەمم کرد بێ، بەڵام ئەو وەسفەی تۆ ئەترسم لە ئاستی منە زۆر گەورەترم کا من خەجاڵەتم. زۆر سپاسی تۆ ئەەکەم بەڕاستیەوە دەوانێت تۆ وەکو هونەرمەندێک و کەسێکی هونەرمەند لە نزیکەوە ئاگاداربی ئاگاد لە هەوڵەکانی ئێمە بێت. هەوڵم ماوە لە هەمیشە و هەردەم لە خزمەتی هونەری ڕەسەن و میلینەتەوە کەمان. وەڵا کاکە زاد دڵنیا بە لەوەی کە کەمم وتۆ بەڕاستی، چونکە گەورەی خۆتە ئێوە بۆ خۆتان گەورن. من نازانم تۆ بێژگەل لە مەجای مۆسیقا تۆ خزمەتی گۆرانی بێژ بکەی، خزمەتی پرۆگرامی بەرنامەکان بکەی، خزمەتی پەرتووک و خوێندنەوە و دراساتی کوردی بکەیت، تۆ فریای نواندن بکەوی، تۆ فریای کۆمەڵەشت بکەوی، ینی تۆ پیاوێکی پرۆفشنەڵی لە مەجالەکە. بڕوا ناکەم کەسیش دەزای ساز نەناسێ. ئەمە بێژگەلەوەی کە پێشەنگایەکت هەیە بەردەوام هەموو هونەرمەندەکان لە تۆ کۆبوو نەتەوانێت، چونکە دڵنیا بە لەوەی کاکەزا بە حکمی ئەوەی من لەو مەجالە بە بەردەوامی کارەکەم لە مەجای ڕاگەاندنا خەڵک ئەوەندەی باز لە کار و هونەرەکانی تۆکە خزمەتەکانی تۆکە لە ینی ئەوەندە زۆرن لەوە زیاترن کە من نەیڵم کاکەزا. هیوادارم توانی بێتم خزمەتێکی گەلوونەتەوەکەم بکەم ئیتر لە ڕێگەی مۆسیقاوە هەر خۆشەویستیم بۆ مۆسیقا دوای لێکردوم کارەکەشمەت فرۆشتنی مۆسیقا بێت و تازە تەواو بەڕاستی تیاچوینە ناو مۆسیقا و ناو هونەری کوردی. دەستی خۆش دەست بەرداربین. دەستەکانە خۆش بە کاکەزاجان. کاکەزاجان من پێویست بۆ ناکات تۆ باس لەوە بکەین، تعارف بە تۆ بکەین لەگەڵ بینرانی عەزیز. تۆ بە خۆت معرەفی لای هەمومان لای مۆسیقی و گۆرانی بێژ و هونەردۆستان و هونەرمەندانیش با یەکسەر لەوە دەست پێ بکەین بەڕێی هونەرمەندی عەزیز، هونەرمەندی مۆسیقار، هونەرمەندی ماندوو لە مۆسیقایە و لە مۆسیقا و گۆرانیە. لە سەردەمانی ئێوە کە دەستان کرد بە مۆسیقا و گۆرانی مەبەستم 70-80کانە مۆسیقا لە پێشڕەویا بوو زیاتر یان ئەمڕۆ؟ کاگاسۆ ئەو پرسیارە بەڕاستی زۆر لێکۆڵینەوەی جدی ئەوێت. زۆر لەوانێت سیمینارێکی بێت چەند کەسێکی پسپۆر لەگەڵما توانین ئەو بابەتە لێک بینەوە، بەڵام من بە بۆچوونی خۆم ئەو کاتە لەبەرەوەی نەدەستگای بینرا و نەدەستگای ڕاگەیان بۆ شێوەی بەقوت بوو. خۆ دەزانانی تەلەڤیزیۆنەکەمانە کردەوە لە ئێوارەوە ئەفلام کارتۆن بوو، دوای ئەوە سەید ڕەئیس بوو کە بە زمانی خۆیان و کاتیانوت هەتا 12 شەو. یعنی کاریگەری هونەری بێگانەمان زۆر لەسەر نەبوو کاکەجان. ئەگەر چەند ماڵێک لەم شارەیە ڤیدیۆی هەبوو بێت هەندێک گۆرانی کەم فارسیە تووشی پەڕی بێتەوە ئەم ناوچەیە، لەبەرەوە ئەو هونەری کە هەڵەقڵا هونەرێکی ڕاستەقینە بوو
هەست دەکرد مەسەن هونەری میلی هونەرێکی ڕاستەقی نەبوو باقی هونەرەکانی تریش نەکرد هونەری میلی تی مۆسیقای سلێمانی گوێ لە گۆرانەکانی ئەو سەردەمەیان بگرە سەیرێکی یعنی بە شێوازێکی سلێمانیانەیشیان کردووە تی مۆسیقای هەولێر بە شێوازێکی هەر ناوچەی خۆیان ینی کاریگەری ڕەسەنی و فۆلکلۆری ناوچەکەی خۆیان بەسەریان زاڵ بوو بەڵام لە دوای ڕاپەڕینەوە ئەوە بوو لە شاری سلێمانی هەتاکو سێ چوار ساڵێکی شیوەن و خۆڕپەیوانی مۆسیقای عیرفانی تێکەڵای مۆسیقای ئێمە بوو بەهۆی پەڕینەوەی ئەمێرە ئێرانیەکانەوە بۆ ئێرە و کرانەوەی سنووری ئێران لەگەڵ کوردستانە دوا بە دوایەوە شەم چەند ساڵی دوایی ئاگامان لەو هەموو سەرگەردانەیەکە لە مۆسیقای کوردیە بە بۆنی تێکەڵاوبوونی مۆسیقای تورکی و عەرەبی و کۆمەڵ ستایلی جیاجیانی من هەست دەکەم ئێستا ستایلون بووە مثلا ڕەسەنایەتی خەریکە لە ناوەچێت مەبەستم ئەوەیە منشکار ڕەسەنایەتێکە بەڕاستی من هەرچەندە لەوانەیە کە تۆ مەسەن ئەچیتە مەیانێکەوە لەوانەیە زۆر ڕخنەگر هەبێت لەوانەیە زۆر ڕوخێنەر هەبێت ئەوەشی توی بەدڵ نەبێت بەڵام من شەوانە متابعی بەرنامەکەی بەڕێز دەکەم پێشتریش خۆم لەوانەیە لەو مەیانە هەوڵ مابێ و ئیشە بکەم بایەخدان بە هونەری میلی هەتا بایەخی پێ بەی کاگەسەوە ئێماوەی لەم پێش لەگەڵ هەواڵ بەرابەختیارە کۆبنەوەیەکمان کرد یعنی نەسەن ینی یەک دیار کە ئێستا لەبەرم کردووە کە ئەو پیاوە زۆر ڕۆشن پیرە بەڕاستی وتی هونەری میلی هونەرمەندی میلی پێشمەرگەی خەباتی ڕەسەنی خزمەتکردنی کولتوری نەتەوەیە ینی وتی ئەو دیارعین بۆ چەند دیێڕە وەسپی هونەرمەندە میلیەکانی کرد لە بەرچاوی خۆیانە تی بەڕاستی من باسی خۆی کرد وتی ئەوەندەی گوێ لە هونەری میلیەگرم لەوانەیە زۆر گوێ لە گۆرانیەتر نەگرم من ئەگە بمەیە گوێ لە گۆرانیەکی عەرەبی بگرم چ پێویستم بۆ هەیە یەکێک لێرە گۆرانی عەرەبیەکەی وتۆتەوە کەلیمەکانی گۆڕیوە بۆ گوێ لە ئەسڵەکە ناگرم گۆرانی هەیە گوێ لە یەکێکی ئاوازەکە تورکیە تۆ ئەیناسیتەوە ستایلە ناسی کەمە ئاوازە تورکیە برادرە هێنایەتی کەلیماتەکانی گۆڕێت جام نەگەر گوێ لێ بگرم بەدەنگی ئیبراهیم تاڵتەس بۆ گوێ لێ ناگرم کاکەچێت یعنی بەڕاستی ڕەسەنایەتی خەریکە لە ناوچێت کە جەناب دێت بەرنامەیەکی بۆ هونەری میلی یا لە کەناڵێکترەوە بایەق بە هونەری ڕەسەن و هونەری میلی نێتەوە کە بن ئێمە جارێ کولتورمان زۆر دەوڵەمەندە ینی ئێمە خاوەنی فۆلکلۆرێکی زۆر دەوڵەمەندین هیوا هێڵە کاکە چیمان هەیە بۆچی مانێ براکەم خۆشەت نییە شاری سلێمانی تۆرە پەڕەرەوە ناوچەی هەورامان تا ئێستا یعنی یەک مسقالە زەڕە لە فۆلکلۆر لە ڕەسەنایەتی لایەن نییەوە هەتا ئێستا ئەگە بڵم 100 ساڵی تریش لە هونەری هەورامی و لە زەردەشتەکان ڕۆبچینە خوارەوە لەگەڵ هونەری کاکەیەکان و مەخامە زۆر ڕەسەنەکانی وەکو قەتار و ئەڵاوەسی ناوچەی گەرمیان و هەورامیەکان ئێشتا ئێمە هەر هیچمان نەکردو هەتا تۆ خزمەتی ڕابردوو خزمەتی ئەو کەنز و سەروەتە نەتەوایەتی خۆت نەکەیت پێویستەکە تو جارە بازبی بۆشتی زۆر لەو گەورەتر تۆ ناگەیتەوە بە ئەوروپا کاکە ئەوروپا لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی عیلم و معریفە و لە ڕووی بەجیهانی بوونەوە 100 ساڵ لە پێشێمەوە کاکزە هەتا ئەوروپاش پارێزگاری لە کللتور و لە فۆلکلۆر لە میلەتی خۆیەکات یعنی من ئەمەوە پرسیارە لە بەڕێز بکەم تۆ بە حکمی ئەوەی کە زۆرترین کاتی ژیانی خۆت ئەوەندەی من ئاگادم زیاتر لە 25 ساڵە لە خزمەت بە مەجای بە بواری میلیەکەی هۆکارەکەی ئەبێ بگەڕینەوە بۆچی بۆ ئەوەی ئێمە بە دەردی بەڕێستەڵی خاوەنی ئەو کولتورە دەوڵەمەنە بین خاوەنی هەموو ئەو ناوچە جوانانە بین کە هێشت ینی کاچتە ناوچەی هەورامانیاچتە گەرمیان یەکسەر هەستەکەی سیاچەمانە لێرەیە هەستەکەی لە گەرمیان قەتار وەڵاوەسی و خاوکەریتە لە سلێمانی بۆ نمونە لە سلێمانی کاتی خۆی کۆمەڵێک هونەرمەندی میلی زۆر باشمان هەبوون لە وەسەتەکە لەگەڵ گروپی مۆسیقای سلێمانی کاریان کردووە بۆ ئێستا احتیمامێکی ئەو تۆ نایرە نەبوونی ئەو گروپانەیە نەماوە کاک جزاییان بوونی ئەم تەکنۆلۆژیای بن بە بۆچوونی من بوونی ئەو تەکنۆلۆژیایە کە ئەیبینی تەکنۆلۆژیای بینرا و تایبەتی کەناڵە فەزایەکان و ئەو شێوازانە ئەو گەنجی کە ئێستا تێکڵای دنیای هونەرە بێ یەکسەرێ بفرەت بۆ مۆسیقای کلاسیک و ئەو مۆسیقا عالەمیانە ئەو بێ ئاگای لەوەی ئەگەر ببێ بە قوترین ئازب کەمانچەش لەوانەیە نەتوانێت کە چۆ وڵاتێکی ئەوروپا لە مستەوای مناڵێکیەوە بتوانێت ئازبکە ڕێزم هەیە بە زۆرێک لە ئازب کەمانچەکان یا ئازب پیانۆکان یا و ئاسوی ئەمریکا کلاسیکانە هەشمان هونەرمەندی زۆر بەتوانامان هەیە کە سەری ئەمەشی بەرز کردوێتەوە بەڵام تۆ سیر بکە لە کاتی بانگهێشتی وڵاتانی ئەوروپایە بۆ گروپەکان کە بیانەوێت داوەتیان بکەن بۆ دەرەوە تەسەوور کە ئەنی زیاترین و زۆرترین کات خوازیاریەوەن گروپە میلیەکان گروپە فۆلکلۆرەکان داوات بکەن ئەوان نێنێ کولتوری تۆ ببینین لە دەرەوە نانوێت تۆ چ پێویستی بە تۆ سیلی مۆسیقای مۆزارتی بۆ نمایشی خۆی لێ هەموو زەلامێکیان ئەتوانم بڵم دکتۆرای هەیە لەو بارەیە یعنی ئێمە بەڕاستی
ئامێری زۆر ڕستنمەند هەیە مۆسیقای لەم شوانەیە پێشەوە بەرنمەیەکم بینی بەڕاستی لە کورسات بەرنامەی ئەوێنە ینی یەکەم جار بۆ شێوەیە زۆر خۆشحاڵ بووم هەر ئەو شەوە باوەڕکە بە ئێسێمە زمانەی برادران گوێیان لێم بێت ئەو گروپی مامۆستایەتگاری سازوان یعنی لە خۆشی هێشتا سەی بەرنامەکەم مەکرد و بە مۆبایلەکەشم ئێسێمەز و پیرۆزبایم بۆ ئەو برادران نرکە گروپێکی لەو شێوەیە کە هەستیان بۆ بەرپرسیایەتێ کردووە گروپێکیان دروست کردووە کاگەسەوە باوەڕکە لای خۆمەوە ئەو شەوە لە خۆشییان نەمەزای لەماڵ یعنی ئەو برادران ڕخنەوەیان گرت و قسێکی زۆر جوانێکە ئەڵێ لەوانەیە شێوازەی تورکیا بێکا کە جان ئەوش باسەوەی کە تورکیا چی براگەور لە ئێمە لە تورکیا میلیۆن کوردین لە تورکیا وەکو ئێرانەکەی تەنیشتمای لێ ئێران بەزەوی باشە زۆر بۆ شێوێ شۆڤینی نییە کە قساکە لە مۆسیقای تەواوی میلەتی ئێران قەت ناڵە مۆسیقای فارسی هەر خۆیان دەوڵەتیشکە باسی شتێکەکەڵت مۆسیقای ڕەسەنی ئێران تەواوی میلەتانی ئێران حتا کوردیش دەخەنەوە فەرهەنگەوە بەڵام تورکیاش بە هەمان شێوە ئەو سازی کە تۆ گوێ لێ ئەگەر تۆ بە وەکو من لە کتێبێکماکە بڵاوم کردێتەوە باسی مێژووی ئامێری سازم کردووە ساز لە ئامێری تەمبورەوە هاتووە وەرە وشەی تەمبور بزانە لە شعری ئەحمەدی خانیە چەند ساڵ لەمە پێش هاتووە بزانە لە پێشبینەکانی یەڵبەگی جافە کە شاعیرێکیش بۆ پێشبینی هەبووە تقریبا کاگەسۆ نیو سەدە لەمەوە پێش هینی کردووە 500 ساڵەمەوە پێشانی پاسیەوەی کردووە کە ئامێری تەمبوری بەکارهێناوە لە شعرەکانە ئامێری تەمبور ئامێرێکی پیرۆزی نەتەوەی کووردە کە ئامێرێک بۆ هەتا بەدەستی زەردەشت پێغەمەریشەوە هەبووە لا یەزال ئێستاش لەناو پەرزگای زەردەشتەکان و لەناو جەمخانە و لەناو جەمخانی کاکەیەکان و پەرزگاکانە هەر ینی وێردە دینیەکانیان ئەو تەهالیل و شتە دینیانی کە لەناو پەرزگاکانێکن بە ئامێری تەمبورەوە پەیڕەوی دیانەتەکەی خۆیانەکەن شقلەکەی هەر ینی ئەو تەمبورە هەر سازەکەی ئێستاە بەس پێشکەوتووە تەمبور تۆزە بچووکترە لە کاسە و لە دروستکردنیە بەڵام ئەگەر تۆ سێری بکەی بە بۆنی پێشکەوتنی زمانەوە مەسا ئەوش پێشکەوتەوە چۆن سەرەتاکە ئۆتۆمبیل لە دروستکراوە سیارێک چۆن بۆ ئێستا چۆن پێشکەوتووە ئەین لەوانەیە و ئامێرە هەر ئەو تەمبورە بێ بەڵام کەیشێک سازە بینە بەدەستەوە وازانێت سازی لە ئامێرێکی تورکیا یا بۆ شتی تورکی بەکارێت یعنی بەڕاستی ئێمە خاوەنی کولتورێکی زۆر دەوڵەمەندین بە تایبەتی لەناو کوردەکانی باکوورا تورکیا ئەو ئامێرانی کە جۆمە لێبێ ئەتوانین بڵێن زۆربەی ئامێری کولتوری نەتەوایەتی کوردی کاکەزا ئێوە هەرچەند دوایینە سەر ئەو کۆمەڵەی کە بە هیوان هەموو گۆرانی بێژە کوردەکان کۆکەن و دوایینە سەر تەفاسیلەوە بەڵام جەنابەت یا کۆمەڵێک مۆسیقی و گۆرانی بێژی میلی چیتان کردو بۆ ئەوەی کە نەبوونی ئەو سستبوونی ئەو فۆلکلۆرە کوردی میلیە کوردیە کە ئێستا هەیە چیتان بۆ کردو بۆی کە بژێتەوە بۆی کە کاری زیاتر بۆ بکەن چوونەتە لای بۆ نمونە تیپی مۆسیقای سلێمانی تیپی مەولەوی یان تیپەکانی تر میتینێک بکەن کۆبوونەوە بکەن بڵنکە بۆی کە وەکو ساڵی هەفتا و هەشتاکانی لێ بەڕاستی کە گەسەوە هونەر لە سلێمانیە خاصم بواری مۆسیقا بەش بۆ بەسەر دوو گروپە گروپێکیانەوانن خۆیان بە مامۆستا و بە پێشڕەوی هونەری مۆسیقا ئەزانن ئەوانە بە هیچ شێوەیەک ئەترا بە هونەری میلی ناکەن و لەوانەیە بەم چاویشیان پێهڵنایە ئەگە بۆشیان کرێ بە هەردوو چاپۆگەشێشن بەسەری هونەرمەندی میلی و هونەری میلیە ناوڵ ئەسڵا هەستا دەربێنێت نازانم ئەو بۆ چوونە زۆر دەمەکە ئێمە چەند ساڵێکە خەبا دەکەین بۆی کە ئەستاندان بە هونەری مەندی میلیا بنێن یا وەکو ناسنامە باسی بکەن سیرێکی ئەچینە ئاهەنجێکەوە چەند جارە شتە بەسەر منە هاتووە لە بەڕێی من ئەتوانم ئەم ساپەرشتی چەند گروپێکی میلیم کردوە لە کۆنەوە تا ئێستا بە ناوی جیاجا گروپەکەمان سەرەتا ناوێکی هەبوو و دوایە حەزەکەی باسیەوە ناکەین چونێتە ئاهەنجی ئەو بەڕێزانەوە خۆیان چەند مۆسیقاژیان پێشکەش کردووە لەوانێ بڵم خەڵکەکەی بۆ شێوێ نەجوڵان بێت کە هاتۆ سە گروپی میلەکە ئێمە خۆشیان نازان بڵم لە خەڵکەکە زیاتر هەڵپەڕی سەر چۆپیان گرتەوە بەڵام هێشتا ئاواژ ئامادە نێدان بە هونەری میلیا بنێ حتا کامیان کە زۆر ڕقی لە هونەری میلیە من ئەتوانم لێرەوە تا حەدای بکەم ڕێزیشمەیە بووی لە هەمان کاتە چکە دڵم نایە دڵی کەسیان پێشێنم ئەگەر ئاهەنجێکی تایبەتی بە پێویستی بە هونەرمەندی میلی نەبوو بێ لە هەموو دنیاشە هونەرمەندی میلیەوەن بەچی لە